بێگومان ئەم دۆخە ئابووری هەرێمی کوردستان پێوترێت دۆخی شڵەژاو چونکە کە بنەمای نەبوو کە 7 ساڵ لەسەر یەک یاسای بودجەی نەبوو واتە داهات و خەرجی حکومت بە نایاسایی مامەڵی لەگەڵ کرا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە کە لە هەندێک وڵاتە ئەما بێتە مای هەڵوەشاندنەوەی حکومت بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان دۆخی شڵەژاو واتە بودجەیەکی دیاری کراو نییە واتە یاسایەک نییە ڕێکی بخە ئەو داهات و خەرجیە واتە بەرەنگاربوونی گەندەڵی ناکرێم و ئەسەساتی بەرەنگاربوونی گەندەڵی وەکو دیوانی چاودێری و دەستەی دەستپاکی و ئەو تەنانەت پەرلەمانی کوردستانیش ڕێگری لە کاریان بکرێ و پەک بخرێ دەسەڵاتەکانان پەک بخرێ بۆ سزادان بۆ چاکسازیەکان بۆ باسکردنی معاناتی ڕۆژانەی خەڵک کێشە سەرەکیەکان کێشە استراتیژیەکان شەفافەتی نەوت بوارەکانی تر بۆیە کە داهات و خەرجی گەندەڵی تیا بوو بە نایاسایی بوو و بەرەنگاربوونەی گەندەڵی ڕێگری لێکرا و چاکسازیەکان بنەڕەتی نەبوون ئەو کاتە بێگومان داهات بۆ هاوڵاتی نابێ بۆ چەندە سەوداقمێک ئەبێ ئەوی کە ئەمێنێتەوە پشتی کەمی بەرهاوڵاتیەکەوێ ئەوش ڕێژەی هەژاری و بێکاری و نەداری و پەکخستنی پرۆژەکان و ئەمانەی کە هەموو ئەبنە ڕێگر لە بەردەمی گەشە پێدانی ئابووری و پاشەکشەی ئابووری ڕوئەدا ئەمە تەفسیری ئەو مستەڵەحەیە کە وتمان ئەم دۆخە ئابووری هەرێمی کوردستان دۆخێکی شڵەژاوە لەبەرەوەی ئەگەر نرخی بەرمیلی نەوت ببێ بە ملیۆنێ دۆلار بەم گەندەڵیەوە بەم حاڵی فەساد و بەهەدەردانی سەرەت و سامان و ناشەفافێت و نادیاری داهات و خەرجیەکان هەر ئەم گەندەڵکارانە تێر ناکات. باسی ئەم 200 ملیارێ لە بەغداوە دێیانایە ئەوە بیانوە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان 100 ملیارێک دۆلارە ئێستا بە تایبەتی دوای بەرزبوونەوەی نرخی بەرمیلی نەوت و ئەوەی کە ڕوئەداوەیە کە تەنها 300 ملیۆن دۆلار ئەدرێ بۆ وەزارەتی دارایی لە داهاتی نەوت و گاز ئەویتری ئەخوری و کەس نازانێت چی لێت ئەوە هۆکاری سەرەکیە کە ئەیانوێ هەمیشە لە مەودووە قەیرانی موچە و دارایی هەرێمی کوردستان ببەستنەوە بە 200 ملیارەکەی بەغدا کە لە ڕاستی ئەوانیە هەرێمی کوردستان بەبێ 200 ملیارەکەی بەغداش ئەتوانێت تەواوی موچە خۆرانی هەرێمی کوردستان بدا بە داهاتی ناوخۆ و بە داهاتی نەوت و گازی خۆی. ڕێکەوتنی هەرێم و بەغدا ڕێکەوتنێکی شڵەژاوە و ڕێکەوتنێکی کۆنکرێتی نییە بەڵام ئەتوانین بڵێ پینەوەپڕۆیەکی موقەتە بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستانەوە کە دەرکرا ئێستا بەلاڕێدا براوە و ئامانجەکانی خۆی نەپێکاوە ژمارەیەکی زۆر هەن لە بندیوار و فرەموچە و خانشی نایاسایی کە هێشتا هیچیان بەرامبەر نەکراوە ئەو ماوەی زۆر تێپەڕیوە بەسەر دەرکردنی ئەو یاسایە بۆیە دۆخی هەرێمی کوردستان هەتاوەکو چاکسازی بنەڕەتیتیان نەکرێ هەتاوەکو هێزی پێشمەرگە یەک نەخرێ یەک هێزی نیشتیمانی هەبێ لە هەرێمی کوردستان بۆ پێشمەرگە هەتاوەکو شەفافێتی داهات و خەرجی نێتە دی لەم هەرێمی کوردستانە محاسبە و لێپرسینەوەی گەندەڵکاران نەکرێ بێگومان دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشتر ناڕوە بەرەو باشی ناڕوە.